لە پرۆگرامی ئەمڕۆی بەیانی کورسان نیوزدا سێ تەوەری جیاوازمان بۆ ئامادەکردوون کە وەک پێشتر ئاماژەم پێ گفتوگۆی بابەتی ڕۆژ لە دووتوی تەوەرەکانە ئاکەین. هەڵبەت تەوەری یەکەممان بە سوپاسەوە لە شاری ڕانیە لەگەڵ میوانەکەم تاوتویەکەم هەڵبەت باز لە کتێبخانەی گشتیەکەین یاخود گرفتی نەبوونی کتێبی زانستی لە کتێبخانە گشتیەکان لە سنووی ڕاپەڕین. هەڵبەت کتێبی زانستی زیاتر خوێندکارانی پەیمانگا و زانکۆکان سوودی لێبنن بە مەبەستی ئامادەکردنی توێژینەوە یاخۆ ڕاپۆرت. من وەک ئاماژەم پێەیە لەگەڵ میوانەکەم بە سوپاسەوە لە شاری ڕانیە گفتوگۆ لەبارەی ئەم بابەتە و هەروەها کتێبخانە گشتیەکان لە سنووری دەڤەری ڕاپەڕینەکەم. بە سوپاسەوە کاک دانا خدرمینەم لەگەڵایە بەڕێوەبەری کتێبخانە گشتیەکانی ڕاپەڕین. کاک دانا بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با سەرەتا لەوە دەست پێ بکەین. مێژووی دامەزرانی کتێبخانەی گشتی لە سنووری دەڤەری ڕاپەڕین بۆ کێگەڕێتەوە گەر پێمان بڵێ. بەڵێ بەیانی ئێوە سەرجەم بینەرانی کەناڵی ئازیزی خۆشەویستی کورسات باش. سوپاس بۆ تەوەرەکەتان، سوپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە لانی ڕۆشنبیری فرامۆش نەکردو و یەکێک لە کەناڵە بەتواناکان لە بواری ڕۆشنبیری. سوپاس بۆ جەنابتان. تەوەرەکە تەوەرێکی گرینگە، دیارە مێژووی کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین وەک بەڕێوەبەراتی لە 2006ەوە بووە بە بەڕێوەبەراتی، بەڵام وەک دامەزرانی کتێبخانە لە ساڵی 1970ەوە لە شاری ڕانیە کتێبخانە دامەزراوە. لە قەڵازێش بڵێ مێژووی کتێبخانەی قەڵازێ کۆنترە ساڵی 1960 بەڵێ. بەڵێ. کاک دانا چەند بەڕێوەبەراتی سەر بە ئێوە لە سنووری دەڤەری ڕاپەڕین؟ کۆی بەڕێوەبەراتیەکان چەنە؟ بەڵێ خۆمان بەڕێوەبەراتین بڵێ وەک کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین 11 کتێبخانە بەڕێوەبەراتی لە سنوورە جیاوازەکانی ئیدارەی ڕاپەڕین. بەڵێ سنووری ئیدارەی ڕاپەڕین، کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین، سنووری دەسەڵاتی کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین 11 کتێبخانەیە کە لە ناحی ئیسیۆ دەست پێ دەکات کتێبخانەی بنارمان هەیە لەوێ، لە پشدەر هەڵشۆمان هەیە کتێبخانەی گشتی هەڵشۆ، کتێبخانەی گشتی قەڵازێمان هەیە، کتێبخانەی گشتی سەنگەسەر و ژاراوەمان هەیە، کتێبخانەی لە مەرگەش کتێبخانەی بنگردمان هەیە. لە مەنطقەی بتوێنیش بڵێ ئەوە ناوەندی بەڕێوەبەراتی و کتێبخانەی گشتی ڕانیە و لە خۆشبەختانە لە شاری ڕانیە کتێبخانەی گشتی سەید ئەحمەدمان هەیە بۆ منداڵان کە لە ڕووی قەزاوە تاکە مەنطقە و ئیدارەی سربەخۆین ئێمە کتێبخانەی تایبەت بە منداڵانمان هەبێ. خۆی بەس لە پارێزگاکان وەک سلێمانی هەولێر و دهۆکەیە، بەڵام خۆشبەختانە لای ئێمە هەم بینایەکی تایبەتمەند بە منداڵان هەم کتێبخانەی گشتی سەید ئەحمەد بۆ منداڵانمان هەیە، کتێبخانەی گشتی چوارقوڕنە و حاجیاوە و سەر و چاوەشمان هەیە. بەڵێ بەڕێز ئیدارەی ڕاپەڕین پێک دێ لە 11 کتێبخانە. باشە بەڕێز دانا خدرمینە، وەک لە پێشەچەکە ئاماژەم پێەیە کتێبخانە گشتیەکانی سەر بە بەڕێوەبەراتیەکەتان کێشەی کەمی کتێبی زانستی هەیە، هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ ئایا ئەم کێشەی بۆ تا ئێستا چارەسەر نەکراوە؟ بەڵێ دیارە لە ساڵانی ڕابردوو لە ڕووی کارگێڕی و لە ڕووی کڕینی کتێبەوە دەسەڵاتی ئەومان هەبوو کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین کە ماگانە لەو نەسریەی کە هەیە بۆ بەڕێوەبەراتیمان بەشێک لە نەسریەکەمان تەرخان بکەین و بۆ ئەو بابەتە زانستیانەی کە سەرچاوە زانستیانەی کە هەیە بتوانین بیکڕین و خوێنەرانی بەڕێز سوودمەند بن لێی. بەڵام دیارە بەهۆی قەیرانی دارایی و هاتنی شەڕی داعش و ئەوانە لەو کاتەوە لە ڕووی کارگێڕیەوە نەمانتوانی، دەسەڵاتی ئەومان نەبوو بتوانین کە کتێب بکڕین ماگانە. پێشتر بە لیژنەیەک بڵێ ماگانە هەر کتێبخانە و لیژنەیەکی تایبەتمەندی هەبوو بە کڕینی کتێب، ئەو لیژنەیە مختص بوو بۆ بوارە، یعنی لە کتێبخانەکان لە پێشەنگاکان لەو شوێنانی کە تایبەتن بە فرۆشتنی کتێب بە پێی پێداویستی کتێبخانەکان دەمانتوانی کتێب بکڕین. بەڵام دیارە بەهۆی قەیرانی داراییەوە لە کاتی هاتنی شەڕی داعشەوە کۆمەڵێک ڕێکاری ئیداری گیرا بەر لە وەزارەت و بەڕێوەبەراتیەکان، ئێمەش بە دەر نەبووین لەو کۆمەڵە ڕێکارانە کە نەمانتوانی لە ڕووی کارگێڕیەوە ئەو دەسەڵاتەمان نەماوە کە بتوانین ماگانە کتێب بکڕین.
بەڵێ کاک دانا وەک خۆت ئاماژە پێ بڵێ لە ساڵی تازە لە ساڵی تازە کۆبنەوەیەکمان کردووە دیارە بەڕێبەری گشتیمان سەردانی کردین هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە لە مەولا بتوانین لە ڕێلی ژنەیەکەوە بتوانین سەرچاوی زانستی دابین بکەین بۆ کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین. بەڵێ کاک دانا وەک بەڕێزت ئاماژت پێ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین 11 بەڕێوەبەرێتی کتێبخانە هەیە کێشە و گرفتەکان بە شێوەیەکی گشتی چیە؟ 11 کتێبخانەی گشتی 11 کتێبخانەی گشتی بەڵێ 11 کتێبخانەی گشتی هەیە سەر بە بەڕێوەبەرەتی کتێبخانە گشتەکانی ڕاپەڕینە. بەڵێ کێشەکان چیە بە شێوەیەکی گشتی؟ خۆی ئەو کێشانە ئێمە هەمانە زۆربەی وەزارەتەکان زۆربەی بەڕێوەبەراتەکان ئەو کێشانیان هەیە خۆی کەمی بینا یەکێک لە گرفتەکانە هەرچەندە تا ڕادەیەک کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین ئێمە جگە لە سەنگەسەر و جگە لە سەنگەسەر نەبێ زۆربەی بیناکان تایبەتمەندە بە کتێبخانە بیناکانی خۆمانن ژاراوەش بڵێ سەنگەسەر و ژاراوە گرفتی بینامان هەیە لەو دوو شوێنە سەوت نەما. کاک دانا ئەگەر بەڵێ کاک دانا کتێبخانەی گشتی لەناو کتێبخانەی گشتی کتێبخانەی مناڵانیش کراوەتەوە ئەگەر باسێکی ئەو کتێبخانەیەمان بۆ بکەیت. بەڵێ بەڵێ دیارە مێژوویکردنەوەی کتێبخانەی سەید ئەحمەد بۆ منداڵان دەگرێتەوە بە ساڵی 2019 کە بینای کۆنی کتێبخانەی ڕانیا باشە بە شێوەیەکی تازە نۆژەن کرایەوە و بنیان درراوە لەلایەن خێرخوازێکی شاری ڕانیەوە بیناکە پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان کرا پێشکەش بە وەزارەتی ڕۆشنبیری کرا کتێبخانەکە تایبەتمەندە بە کتێبخانەی منداڵان. بەڵێ بەڵێ کاک دانا باسی کەمی بینات کرد ڕۆڵێکی گرنگیشی بینی بەڵێ ئەم کتێبخانەیەمان ڕۆڵێکی گرنگیشی بینیوە ینی لە خزمەتکردن بە منداڵانی سنووری ئیدارەی ڕاپەڕین خۆشبەختانە لەگەڵکردنەوەی ئەم کتێبخانەیە ینی لە قۆناغی سەرەتایی و باخچەکان و ئەوانەی تا بنەڕەتیش بڵێ سەردانێکی زۆر مانگانە ڕۆژانە هەفتانە هەیە بە تایبەت لە کاتی پشوەکاندا کە دەورات دەکرێتەوە لە ئیدارەی ڕاپەڕین بۆ خوێندکارانی خۆشەویست لەو کاتانەدا هەم وەک گەشتێکی زانستی هەم وەک سەرەتای دەستپێکی قۆناغی خوێندن و شارەزابوونیان بە کتێبخانە سەردانی کتێبخانەی گشتی سەید ئەحمەد دەکەن بۆ منداڵان. باشە کاک دانا بابینەوە سەر کێشەکان کتێبخانەکان بە شێوەیەکی گشتی کەمی بیناتان وەک خۆتان ئاماژتان پێەیە لایەنە پەیوەندیدارەکانتان ئاگادار کردوتەوە ئیدارەی ڕاپەڕینتان ئاگادار کردوتەوە یاخود بەڵێنتان پێدراوە لە داهاتووشی نزیکە ئەم گرفتانە چارەسەر بکرێن. بەڵێ دیارە هەر لە وەزارەتی ئێمە و لە بەڕێبەراتی ئێمە گرفتی بینانیە هەر حکوومەت خۆی گرفتی کەمی بینا هەیە لە کۆی سێکتەرەکان و کتێبخانەکانیش بەدەر نییە لەو گرفتە بەڵام چۆن دەڵێ بەهۆی قەیرانی داراییەوە زۆر جار هەیە گرفتەکان چارەسەر نابن ینی ئەگەر پێشنیاریش بکەین و ئەگەر داواکاریشمان هەبێت سەبارەت بە دروستکردنی بیناوانە لەوانەیە لەو حاڵەتەدا لە ئیدارەی ڕاپەڕین شوێنی زەرورتر هەبێ و شوێنی پێویستتر هەبێت بۆ ئەوەی کە بینای بۆ دروست بکرێت. ئەگەر ئاماری سەردانیکەرانم پێ بڵێدی کتێبخانەکان سەرجەم کتێبخانەکان چ ڕانێ بێت یاخود خەڵات زێ بێت بە شێوێکی گشتی لە ساڵی 2024. بەڵێ دیارە ئێستا شێوازی سەردانیکردن ئەین لە چاو ساڵانی ڕابردوو شێوازێکەکەی وەرگرتووە باشە چۆن دەڵێ زیاتر خوێندکارانی خۆشەویست قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن بە گروپ زیاتر سەردانی کتێبخانەکان دەکەن ساڵانی ڕابردوو بڵێ زیاتر خوێنەری تاکتاک زۆر بوو بەڵام لەو چەند ساڵەی دوایی بەڕاستی بە ڕێژەیەکی بەرچاو نەکرد لە ئیدارەی ڕاپەڕین بگرە لە هەموو کوردستان مەسەلەی خوێندنەوە تۆزێک لە پاشەکشەدا مەسەلەی سۆشال میدیا و مەسەلەی ئەو پێشکەوتنەی کە هەیە لە ڕووی سۆشال میدیا و ئەوانە زیاتر چۆن دەڵێ ئەو گرفتی کەمی خوێندنەوەی دروست کردووە بەڵام خۆشبەختانە تا ڕادێک لە ئیدارەی ڕاپەڕین ڕێژەی سەردانیکەران باشە لە چاو هەندێک ناوچەیکە بەڵێ
ئێمە زیاتر بە گروپ ناوەندەکانی خوێندن سەردانمان دەکەن. بەڵێ کاکدانا باسی سەردانی ناوەندەکانی خوێندنت کرد بۆ کتێبخانە گشتیەکان لە سنووری داری ڕاپەڕین. وەک لە سەرەتاوە باسمان کرد کێشەی کەمی کتێبی زانستیتانێ ئەمە تا چەند گرفتی بۆ خوێندکاران دروست کردو هەڵبەت خوێندکارانی پەیمانگا و زانکۆکان کە بۆ کاتی توێژینەوە یاخود ئامادەکردنی راپۆرت سەردانی کتێبخانەکانتانەکەن. بەڵێ خۆی بەعام لە هەموو دنیا داوایە بابەتی زانستی خواستی زیاترە و خستنە ڕووی کەمتریان کەمتر نووسەرە خۆشەویستەکانمان وە کەمتر پسپۆڕیە جیاوازەکان ینی بابەتی زانستی دەنووسن زیاتر بەڕاستی لەو ساڵانەی کۆتایی ینی زیاتر وای لێ هاتووە ئەوانەی کە بۆ نمونە کتێب دەنووسن چکات لەوانەیە لە ڕووی کولفەی دارایی و کتێبی زانستی زیاتری تێچێت لە بابەتەکانی تر و پێویستی بە بەدواداچوونی زیاتر و چۆن دەڵێ لێکۆڵینەوەی زیاتر هەیە بۆ ئەوەی کە بتوانن کتێبێک چاپ بکەن لەو بوارە و کەمی پسپۆڕی ژیانی بگرە لە ناوەندەکانی خوێنیش کەمی پسپۆڕی بابەتی زانستی هەیە وەک لە بابەتەکانی تر بەڵام تقریبان لەو ساڵانی کۆتایی ئەو کتێبانی کە زیاتر چاپ دەکرێن کتێبی بیرەوەری و یادەوەری و چۆن دەڵێ یاداشتی شخصەکان کەساتیەکان سەرکردەکان زیاتر ئەوانە چاپ دەکرێن هۆکارەکەشی ئەوەیە لەوانەیە مامۆسایەکی بەڕێز کە لە جامیعە دەرس دەڵێتەوە شتێکیشی ئامادە کردی بێت بۆ نمونە بە چاپی بگەێنێ بەڵام لەبەر کولفەی تێچووی کتێبەکەی نەتوانێ ینی لەبەر بژێوی ژیان و چۆن هەندێک لایانی معیشەت و ئەوانە پارە و کولفەیەکی باش تەرخانکە بۆ چاپکردنی کتێبی زانستی بەڵام بەڕاستیش سپۆنسەری مەسلەی چاپکردنی کتێب و ئەوانە زۆر کەمە لە چاو هەندێک بابەتیکە. بەڵێ جا باسی چاپکردنی کتێبت کرد کاکدانا بەڕێستان نەزان لە ماوەی ساڵانی ڕابردووە ژمارەی سپاردن هەبوو لە کتێبخانە گشتیەکان ئایا ئەمە لای ئێوە هەیە؟ بەڵێ خۆشبەختانە لەگەڵ دەست بەکاربوونمان من خۆم وەک بەڕێوەبەر لە مانگی سێوە دەست بەکار بووم مانگی سەی 2024 لەگەڵکردنەوەی لەگەڵ دەستپێک و دەست بەکاربوونی ئێمە لەو کاتەدا بڵێ بەڕێوەبەری گشتی ینی بەڵێنی ئەوەی پێدان کە ژمارەی سپاردن بگەڕێنێتەوە بۆ ئیدارەی ڕاپەڕین و بەڵێ خۆشبەختانە ئێستا لە ئیدارەی ڕاپەڕین خۆمان ژمارەی سپاردن دەدەین بە نووسەرانی خۆشەویست. بەڵێ کاکدانا من پرسیاریش کەم لا دروست بوو هەڵبەت بۆ وەک باسمان کرد کە کەمی کتێبی زانستیتانێ لەو بارەوە ڕێکخراوەکانتان ئاگادار نەکردوێتەوە کە کۆمەکتان بکەن هاوکاریتان بکەن یاخود چ کتێبخانەیەکی سنوورەکەی ئێوە زیاتر تووشی ئەم گرفتە بووە یاخود گشتیە؟ بەڵێ وەڵی چۆن دەڵێ زیاتر خواستەکە لە کتێبخانە گشتەکانی ڕاپەڕینە بە حکمی ئەوەی لە دەوروبەرمان هەندێک پەیمانگای ئەهلی و جامیعەی ڕاپەڕین هەیە لە شاری ڕانیا دیارە داواکاری زیاتر لەلایەن خوێندکارانی خۆشەویستی زانکۆ پەیمانگاکانەوەیە یان تەڵەبەیەکی ماستەر بۆ نمونە دەگەڕێت لە سەرچاوی زانستی یان ئەو بابەتانەی کە ماستەرنامەکەی لەسەر دەنووسێت لەو کاتانەدا گرفتی ئەومان بۆ دروست دەبێت زۆر جار هەیە خوێنەرێکی خۆشەویست یان توێژەرێکی خۆشەویست دێت بە دوای سەرچاوەدا دەگەڕێت لەوانەیە لە بەرنامەی دابێت بێت بۆ کتێبخانە دە سەرچاوی دەستکەوێت بەڵام لە هەمان کاتدا دوای گەڕانێکی زۆر بە دو ئەو سەرچاوانەی کە دەوێت لەبەر نەبوونی هەندێک لەو بابەتانەی کە باسمان کرد مەسەلەی زانستی لەوانەیە لە کۆی ئەودا سەرچاوەیە دوو سەرچاوە تا سێ سەرچاوە ئەوەی تریان دەبێت لە ڕێی شخص و کەسایەتیەکانەوە کە ئەوانەی لە بواری زانستی دەنووسن زۆر جار هەیە دەستیکەوێ ئێستا بە نمونە مامۆستایەکی خۆشەویست لەو ڕۆژانە هات داوای کتێبی جوگرافیای کرد خۆی کتێبخانەکان بەعام لە بابەتی جوگرافیا دەوڵەمەند نین لە کتێبخانەی خۆمان هاوکاریەکی باشمان کرد هەندێک سەرچاوی دەستکەوت بەڵام کافی نییە بۆ ئەو توێژەرە خۆشەویستانەی کە خەریکی ماستەرنامە و دکتۆرای بڵێ نووسینەوەی دکتۆراکەیانن یان ئەو تەڵەبانەی کە لە جامیعە بۆ نمونە داوای ئامادەکردنی راپۆرتێک یان شتێکیان لێ دەکرێت لەو بابەتانە لەوانەیە نەتوانن لە کتێبخانەکان یعنی جێی تمۆعی ئەو خوێنەرە بێت کە سەردانی کتێبخانە دەکات لە ڕووی دەستکەوتنی سەرچاوی بەڵێ زانستی و بابەتەکانی باش کاکدانا بە شێوەیەکی گشتی ئەگەر زانیاری و داتات لابێت چەند کتێب لە کتێبخانە گشتەکانی سنووری ئیداری ڕاپەڕین هەیە و زیاتر
بەسەر چ بەشێکە ئەوە بووە دابەشکراوە؟ بەڵێ بەڵێ وەک عەدەد ینی ئێمە ئاماری ساڵانە ئەوە دەکەین لەوانەیە وەک عەدەدی دەقیق نەتوانین لە ئێستادا بڵێ ژمارەیەک بخەینە ڕوو باشە بەڵام لە ڕووی بابەتەکانمان دیارە دابش بوو بەسەر مەسەلەی زانیاری گشتی و فەلسەفە و ئاین و کۆمەڵایەتی و زانستی پراکتیک و مێژوو وەرزش و جوگرافیا و ئەدەب خۆی زیاتر بابەتی ئەدەبیمان زۆرە بابەتی مێژوویمان زۆرە تا ڕادەیەک ئاینی زۆرە ئەو بابەتانەی کە لە کتێبخانەدان زانیاری گشتەکان زۆرن بەڵام خۆی لە ڕفەی کتێبخانەکاندا هەست بە هەژاری بەشە زانستیەکان دەکەی ئێستا بۆ نمونە ئێمە زانستی پراکتیک ئەوانەی کە ئەو ڕفەی لە کتێبخانە تایبەتمەندە بە مەسەلەی کتێبە زانستیەکان کە سیر دەکەی هەژارترە لە چاو بەشی بۆ نمونە مێژوو یان بەشی ئاین یان بەشی فەلسەفە یان بەشی کۆمەڵایەتیەکان. بەڵێ کاک دانا وەکو کتێبخانەی گشتی ڕاپەڕین پەیوەندیتان یاخود هەمانجیتان هەیە لەگەڵ ناوەندەکانی خوێندن بە دیاریکراوی زانکۆ و پەیمانگا؟ بەڵێ دیارە پەیوەندیمان هەیە ئێمە لەگەڵ پەروەردەی ڕاپەڕینیش لە ماوەی لە ساڵی پار بڵێ لە 2024دا کۆمەڵێک کتێبی زیاد لە کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین ئەوانەی زیاتر کتێبی پەروەردەیی بوون بە دیاری بۆمان هاتبوون کۆمەڵێک ئەوەی کە بۆ نمونە نوسخەی دووبارەی زیادی هەبوو هەمومان زیاد کردەوە و کۆمەڵە کتێبی باشمان پێشکەش بە بەڕێوەبەراتی پەروەردەی ڕاپەڕین کرد. بەڵێ بۆی لە ناوەنداکانی خوێندن دابەشی کات و دابەشی سەر مەکتەبەکانی کاتچکە کۆمەڵێک لە قوتابخانەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین لە ناو قوتابخانەدا کتێبخانەیان کردوتەوە بگرا چۆن دەڵێ ئێمە بە شەخسیش زۆرجار هەیە کتێبخانە بڵێ مەکتەبەکان سەردانیان کردوین بۆ کتێبخانە هاوکاریمان کردوون لە ڕووی هەندێک بابەتی پەروەردە و ئەوانەی کە لە قۆناغە سەرەتاییەکانی خوێندکار پێویستێتی کە هەمان بوو بێت زیاد لە پێویستی لە کتێبخانە بەخشیمانە بە قوتابخانەکان. بەڵێ کاک دانا من دوا پرسیارت ئاراستاکەم هەڵبەت بە شێوەیەکی گشتی لە زۆربەی شارەکان نووسەران یاخود کەسایەتی دیاری شارەکە کتێبخانەی خۆی یاخود چەند کتێبێک پێشکەشی کتێبخانە ئەکات ئەم کللتورە لای ئێوە چۆنە؟ بەڵێ لای ئێمەش هەیە دیارە زۆربەی نووسەرە خۆشەویستەکان دوای چۆن دەڵێ بەداخەوە دوای وەفاتکردنی خۆیانیان نەمانیان لە ژیان کە سوکارەکان زۆر جار هەیە بۆ پارێزگاریکردن لە کتێبخانەی جا باوکیانە یان باپیرەیانە یان بۆ نمونە کەسێکی ئازیزی خۆیانە زۆر جار هەیە بۆ پارێزگاریکردن و مانەوەی کتێبخانەکان دەیبەخشن بە کتێبخانەکانی سنووری دارە ڕاپەڕین. بەڵێ هەمانە لەو بابەتانە. بەڵێ بەڕێز دانا خەدرمینە بەڕێوەبەری گشتی کتێبخانە لە سنووری داری ڕاپەڕین سوپاس ڕاستەوخۆ لەگەڵ مابووی سەرکەوتوو بن.